سڵاوتان لێبێ تەبعاً ئەم جارە بابەتەکەم زۆر جیاوازترە بە پێچەوانەی پرۆگرامەکانی تر خۆتان نەزانن لە چەند ڕۆژی ڕابردوو باس و خواستی کوڕێکی گەنجی تەمەن 22 ساڵ کە بە باڵاکوورترین پیاوی جیهان ناسراوە کە ئەویش گەنجێکی کووردە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەفشینی قادرزادە کە دوو جار ناوی لە کتێبی گینسەوە تۆمار کراوە ئەمە شانازێکی گەورەیە اینجا قسەیەکەی دەڵێ خوای گەورە ئەگەر شتێکت لێ بستێنێتەوە بەڵام بەدایان شتی ترت پێ دەبەخشێ ئەفشین یەکێکە لەو نمونانەی کە خوای گەورە ئەگەر شتێکی لێستاندوێتەوە بەڵام بە هەزاران شتی تری داوەتەوە لە هەمان کاتدا جوانی بەم کوڕە بەخشیوە و ناوبانگێکی زۆری پێیا کردەوە خەڵکێکی زۆر دەیناسێ خەڵکێکی زۆر بە هەزاران کیلۆمەتر ئەبڕێ بۆ ئەوەی لە نزیکەوە ئەفشین ببینێ بۆیە خۆشەویستێکی زۆری لە دڵی خەڵکدا دروست کردووە. اینجا ئێستاش بادانشین و گفتوگۆ لەگەڵ ئەفشینجیان بکەین کە ئەم ماوەیە ماشەڵڵا لە میدیاکان زۆر دەرکەوت و منیش بە پێویستم زانی کە گفتوگویەکی خۆش و گفتوگویەکی تایبەت هەم لەسەر دوایین کاری هونەری و لە هەمان کاتدا ژیانی تایبەتی خۆی لە ڕۆژهەڵات باس بکەین. ئەفشینجان چۆنی؟ باشی بە قوربان؟ جەوت چۆنە؟ زۆر باشە؟ هەولێر چۆنە؟ گەرمە بۆ ئێوە؟ دڵت خۆشە لە هەولێر؟ زۆر؟ باشە. حەزەکەی چێ ببینی لە کوردستان؟ جەنابی سەرۆک دەی ئینشاڵڵا لە ڕێگای ئەم پرۆگرامەوە گوێبیستی قسەکانت دەبێ و تۆش بەس ئەوە ئاواتەتەیە؟ حەزەکەی لە نزیک ئاواتی تری شتەیە؟ باشە لە نزیکەوە جەنابی سەرۆک ببینی چی پێڵێ؟ هاتم ڕسمێکت لەگەڵ بگرم و ئاوایشی بۆ دەکەین. باشە دەی ئینشاڵڵا ئەم ئاواتت بێتە دی و ئێمە شەومان حەزەکەین. باشە تەمەنت ئێستا 22 ساڵە؟ 22 ساڵ. لەگەڵ خواردن چۆنی ینی خواردن شت باش دەخۆن؟ ینی خواردن بە قیاسی خۆت دەخۆی زۆر ناتوانانی بیخۆی؟ باشە دەڵێ خۆشەویستان هەروکو دەبینن ئەمە دوو لە ڕوویەوە ئەمە پێڵاوی محەممەدجیانە ڕقم 18 لە بەردەکە لە پێی دەکا و ئەمەش گۆرەیەکەیەتی کە لە تەنیشتی داناوە و محەممەد بۆ پێەکەنی گۆرەکە لە پێکەم باشە بە قوربانی بوو. اینجا خۆشەویستان ئەفشین خۆی دوو ناوی هەیە محەممەد و ئەفشین ناوی محەممەد ناوێکی پیرۆزە و لە هەمان کاتدا دوو جار ناوی چۆتە کتێبی گینسەوە جارێکان بە بۆنەوەی کە وەکو دەستی کورتترین دەستی هەیە لە هەموو جیهان لە ڕووی بچووکیەوە و لە هەمان کاتدا وەکو باڵاش باڵا کورتترین پیاوی جیهانە ئەمە دوو جار ناوی چۆتە کتێبی گینسەوە. بارودۆخی مادیتان چۆنە؟ وەکو زۆر خراپە. باشە باوکت هیچ ئیشێک دەکا؟ هیچ ئیشێک کارگەر؟ بەڵێ ینی کرێکاری دەکا. خۆت بۆچی ینی بۆچی تازە دەست کردو بە خوێندن؟ ناناردووی لە مەکتەب قبولیان نەکردو و ئیتر نەشیان ناردوو بۆ دەوتویانە تۆ شمولی مەکتەب ناکەی. حەزەکەی بخوێنی؟ باش حەزەکەی لە داهاتوو ببی بە چی؟ ببی بە ئاکتەر؟ باشە ئەگەر ناوبانگێکی زۆرت بەدەستێنا پۆز لێ نادەی؟ پۆز لێ نەدەی. باشە هەستت چۆنە کە خەڵک لە نزیکەوە دەتبینە ڕسمت لەگەڵ دەگرێت؟ باشە زۆر موبایل بەکاردێنی بۆچی ئەفشین؟
باش کچوشت نامت بۆ دەنێرن ئەڵێن خۆشمان دەوێ وا دەڵێ تۆ چیان پێڵێ بە هەموو کچەکانڵی خۆشم باشە دەڵێن کچێکی ژیرانی خۆتانە خۆشت دەوێ هیچ بەیەکەوە قسە دەکەن؟ دێتە ماڵتان و دەچێتەوە باشە پێش پرۆگرامەکە ئەدوت حەزەکەم ژم بێنم و حەزەکەی ژم بێنی باشە پێت خۆشە چێ بێنی؟ ناوەکەی ناڵێ یعنی کەسەیە لە ژیانتدا باشە کە زەواجت کرد بەڵێن بێت من دیارێکی زۆر باشت بۆ دەکرم و دێم سەرچۆپیشت بۆ دەگرم باشە محەممەد لە دوای ئەم کارەوە لە دوای ئەم کارە هوەرێت بەردەوام دەبی لە کاری هوەری بەردەوام دەبی باشە حەزەکەی بی ئەکتەرێکی زۆر گەورە زۆر گەورە باش قسەی کۆتایی تۆ چیە حەزەکەی لە کۆتایە چی بڵێ حەزەکەی ماڵێکتان هەبێ هیچ مەعاشێکی تایبەت بە خۆت هەیە نیتە پێشتر هەت بوو هەر نەت بوو چێ چەندە 400,000 تمەن موچەی مانگانەی ئەفشین 400,000 تمەنە یعنی بە پارەی خۆمان دەبێتە 10,000 15,000 دینار کە بەداخۆ موچە یەک مانگی ئەو زۆر کەمە بەشی هیچ ناکە باش خۆشترین خواردن لای تۆ چییە؟ مریشک و کەباب و مریشکی برژا و تکە و ئەمانە مەشویات بەعام حەزی لێیە زوو ئەی خۆی؟ باشە خەڵک دێ لە ماڵەوە سەردانی دەکە؟ خەڵک سەردانی دەکا بەس دەڵێ بەداخەوە ینی بارودۆخی ژیانمان خراپە سەختە و لە هەمان کاتەم سیارەشیان نییە ماڵێکی بچووکیانێ ئەڵە و میوانانی کە دێشن بەڕاستی جێگەیان نابێتەوە خانۆکی خۆتان نییە؟ خانی خۆتان کرێیە؟ کرێ چەند کرێ دەدەن؟ 2 میلیۆن باش من پێش پرۆگرامیش بەڵێنێکم پێدای و ئێستاش بەڵێنێکت پێ دەدەم ینی بە شایەدی ئەم کەسانێک کە سەیرمان دەکەن لە لای منەوە هەموو مانگێک موچەیەکی تایبەتت بۆ دەنێرم باشە؟ چ شتێکیشت پێویست بوو من ئامادەم بۆت بکەم باشە بۆ قوربان ئەم خۆشە هەستێ سەر پێ خەڵک بتبینێ ئەمە باڵای ئەفشینجیانە لە هەمان کاتدا کە دووجار ناوی چۆتە کتێبی گینسەوە دڵنیام ڕێگاکەی تۆ زۆر کراوەیە ڕێگایەکی دوور و درێژت هەیە دەبێت زۆر بەهێزبی زۆر ئێنێرژی زۆر بە قووەت بی ئێنێرژی باشت هەبێ و ئەنێرژی شتەیە ئێنێرژی باشت هەیە باشە دەڵێن زۆر حەزت لە هەڵپەرچیە و ئەمانەیە حەزت لە شایکردنە حەزت لە ڕاضە و شتە ڕاز باشە دەستشکانەوە بکەین بەیەکەوە من تۆ من و ئەفشینجیان یەک دەستشکانەوە دەکەین دڵنیام لێشم دەبێەوە باشە 3 2 1 بەڵێ ئەمەش ئافرین بۆ هێزی ئەفشینجیان بۆ
جوانی ئەفشینجیان من چیت بۆ بکەم چاوم لێ نییە و هەموو کات لە پشتت دەبم هەموو کاتیش لەبیر نەکەی سوپاسی خوای گەورە بکە چونکە دڵنیام ئەگەر شتێکت وەکو ئێمە نییە بەڵام زۆر شتی تر جیاوازە کە لە ئێمەدانێ خوای گەورە بە ئێمە نەبەخشیەوە بەڵام لە تۆیە هەیە خەڵکەیە لەوانەیە زۆر کامل بێ بەڵام خەڵک خۆشینەیە بەڵام تۆ ئەگەر هەندێک شیشت کەم و کوڕی هەبێ لە جەستەتا بێ لە هەر شتێکدا بێ بەڵام خۆشەویستێکی گەورەت هەیە کە ئەمەش ئەم شانسەش بەبەر هەموو کەس ناکەوێت ئەمە بەڕاستی یەکەمە لە هەموو دنیا لە هەموو عالەم کەواتە تۆ بزانە هەموو دنیا تۆ دەناسێ هەموو دنیا تۆی خۆش دەوێت باشە زۆر سپاس چی تێ بۆ ئەم خەڵکە قوربانی باشە وەرە بابەیەکەوە پێڵاوەکان لە پێت بکەین و اینجا دەڕۆین باشە حەزەکەی بێتە باوەشی من یەک دەقە وەرە باوەشیم بەڵە خۆشەویستان محەممەد گیان دەبەمەوە لای دایک و باوکی بە ئەمانەت وەرمان گرت بوو ئەوەی کە پرۆگرامەکە ئەنجام دەین و ئێستاش دەچینە لای دای و ماشەڵڵا و بۆ نەخۆشەی لەیدە جا زۆر گرنگی بە پاک و خاوێنی و لە هەمان کادا زۆر گرنگی بە جلوبەرێک دەدا جلی یەکێک لە تایبەتمەندیەکانی محەممەد ئەوەیە کە زۆر حەزی بە جلی کوردیشە ماشەڵڵا بە بەردەوامی هەم لە ڕۆژهەڵات هەم بێتە هەر شوێنێک جلی کوردی هەر لەبەر دەکا ئەمەش هەستێکی نەتەوایەتێکی زۆر زۆر جوانی هەیە هەستی کوردایەتی هەیە ئەمەش جێگای دەستخۆشێک کە بەڕاستی لە محەممەدا هەیە حەز ناکەم لە تۆ دوور بمەوە بەڵامی تر هەموو سەرەتایەکیش کۆتایەکی هەیە وە زۆر سپاس ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بای بای